كاميرا بابروا لو كانوا كلا كون با كاميرا برو شيل آزادی پەیامی ئێمە وەکو دانیشتوان ناحیە سکتان و دەوروبەری بە هیچ شێوەیەشێک بەو بڕیارەی ڕازی نینە کە پارێزگاری هەولێر دەڵێت دەبێت ڕێگای نێوان سکتان هیران بەکارێت بۆ بار هەڵگرەکان چونکە ڕێگایەکەمان خۆی وێرانە بە خۆی وێرانە چەندەها ڕووداوی ناخۆش و نەخوازراویشی لێ ڕووداوەکە بۆتە هۆی گیان لە دەزانی هاوڵاتیان بۆ ئێمە داواکارین سەرەتا ئەو ڕێگایەمان بۆ چاپکەن ئینجا بڕیارێکی وا بنن ئەو کاتە ئێمەشمانە ئیمانی هیچ ئیشمانیە بین ڕێگا لە خەڵک بگرێت وڵات جا ڕێگاکە بە خۆت دەیبینی خۆڵ و تۆزە و ماڵانەی کە لەو دەور و بەرەن ڕاستی زۆر بێزار بوونە لێ پاش بڕیارەکەی پارێزگاری هەولێر کە ڕێگای کۆیان لێمە ناکرا گوتیان بە بازگەی هیران دابڕێن ئەمەش وەکو دانیشتوانی ناحیە سکتان و گوندەکانی دەوروبەری و بە هیچ شێوەیەکی قبوڵ ناکەین بە هەرگلەکان بە ڕێگای مەدابێن بەخۆ ڕێگاکەمان وێرانە پەندەشی کوردی هێدرێ ماڵ بەخۆی نەبوو میوانیش بێتە سەرێ ڕێگاکەمان بەخۆی وێرانە بەرهەگرەکانیش بێت و هەندێک تر وێرانی دەکەین بۆیە بە هیچ شێوەیەکی ڕێگا بە بەرهەگرەکان نادەین و دووەمیش دەبی ڕێگای بازگەی لە ڕێگەی هیران واتە هیران هەتا هیزۆب بە تەواوەتی چا بکرێتن دووەش ئەو مخاوەلەی کە ئەو جادەی وەرگرتووە دەبێت ئەو تەندەرێک کە وەرگرتەوە بۆی دەچێت دەبێت لێ وەرگیرێتەوە وەڵای مە خەرچکا موچەچینە بەت بەخۆی خەرکەکە هەموو لێرە خەر بوویتەوە ئێرە سکتانە وڵای دەمانێت جا دەمانۆ خێر بکرێمە هەموو ڕۆژێ سیارەمان بۆ خەتەی داهات چۆی دەکەین دەمانێت جادەکەمان لۆ خێر بکرێ والله نادەم مخاوەلەی ئەو جادەی گرتیتەوە حاقی بێ لێ پرسینەوەی دەگە بکەم بریکاکە وەرە لۆ هات لێ کردی و لۆ چای ناکەی